ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە لەگەڵمان نەبێت. ڕامیار سڵای خوا لەبێت وم کاتت باش. نوێترین زانیاری لە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان چییە؟ ڕامیار پرسیارەکەم دووبارە ئەکەمەوە. نوێترین زانیاریەکان لای تۆ چین سەبارەت بە دوایین هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و بسووتنەوەی گۆڕان لە کشانەوەیان لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان؟ بەڵێ ماوەستا سالار، ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی بە بزوتنەوەی گۆڕان گرنگترین بڕیاریاندا ئەویش بڕیاری کشانەوەیان بوو لە حکوومەت. دیارە ئەم بڕیارە لە پڕێکا بوو، ینی چاوەڕوانی ئەوە نەدەکرا کە بەم بەپەلەیە ینی ئەم بڕیارە بدرێ، بەڵام دیارە لە دوای ئەو خۆپیشاندانانەی کە سەری هەڵدا و هەروەها نزیک بوونەوەی ئەم خۆپیشاندانانە وای کرد کە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بە تەواوەتی بڕیارەکە بگەن بە کۆتا و ئەم بڕیارە گرینگە بدەن. لە ئێستادا کشاونەتەوە. من دەمەوێت لەگەڵ مامۆستا ئەنوەرسەنگاوی قسەی زیاتر بکەم، بزانم ئەم بڕیاری کۆمەڵی ئیسلامی چۆن سەرچاوی کرد. مامۆستا ئەم کاتت باش، ئەم بڕیارەی کۆمەڵی ئیسلامی لە پڕێکا بوو، چۆن بڕیارەکە دراوە، ینی پێشتر کۆبوونەوەتان لەسەر ئەنجامدا بوو؟ بەڵێ، بەناوی خوای گەورە و میرەبان. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتای بەشداری لەم کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانە بە کۆمەڵێ مەرج کە بناغەکەی بریتی بوو لە شەش پاکێجەکەی حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی پێش کابینەی هەشتەم کە لە دوای ڕووداوەکانی حەڤەی شوڵاتەوە ئامادەیان کردبوو، لەسەر ئەساسی ئەو شەش پاکێجە بەشداری ئەم کابینەی کرد. دیارە ئەم شەش پاکێجە بەرژەوەندی گشتی تیا ڕەچاوکراوەنێک بەرژەوەندی حیزبی و ئێمە چەندین جار لە کۆبوونەوە جیاجیەکانی ئەنجومەنی وەزیران لە ڕێی وەزیرەکانمان و هەروەها لە کۆبوونەوە سیاسیەکانمان تاکیدمان کردەوە کە ئەو پاکێجانە داواکاری و بەرنامەی کاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئیعلانی کردووە لەسەری. بۆیە بەداخەوە ئەو پاکێجانە ئەتوانم بڵێم جێبەجێ نەکران کە سەرەکی ترینیان بە دامەزراوەیکردنی مؤسساتی ئەم وڵاتە بە تایبەتی هێزە چەکدارەکان و هەروەها گەڕانەوە بۆ خەڵک و هەروەها پەرلەمانێکی حەقیقی بێ بە شێوەیەکی حەقیقی لێپرسینەوە لە حکوومەتکە ڕۆلی ئەکتیڤ بێ و بتوانێت دەستێوەردان نەبێ بۆ هەروبارەکانی. بەداخەوە قۆناغ بە قۆناغ ئەم حکوومەتە ماهیەتی خۆی لە دەسەدا کە گەیشتە ئەوەی کە پەرلەمانی کوردستان تەعتیل کرا بۆ ماوەی 2 ساڵ بەبێ گەڕانەوە بۆ هیچ کەسێک بەبێ هیچ یاسایەک. و ئەم حکوومەتە بەڕاستی ئێمە زۆر هەوڵماندا وەکو لایەنێک کە هەسمان بە مەسئولیت کردووە کە چوینەتە حکوومەتەوە بۆ ئەوە نەچوین پۆست بۆ ئەندامەکانی خۆمان دابڕین، بۆ خزمەتکردن چوین، بۆ خزمەتی گشتی چوین. بەڵام کاتێک کە سەیرەکەین جەماوەری کوردستان بەردەوام معاناتەکانی زۆرترە بێ، موچەی فەرمانبەران وردە بەرەو نەمانە چێ لە ڕوبع موچەوە بۆ نەمانی موچە، پاشان کێشەکان زیاتر گەورە بێ و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ڕوویدا کە محەتەیەک و وێزگەیەکی تر بوو بۆ ئەم حکومەتە بەخۆیان بچێتەوە. داوامان کردوتمانم حکومەتە با هەڵوەشێتەوە، حکومەتێکی کاتی دروست بێ، حکومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بێ. بۆی ئێمە بەڕاستی داواکاریەکانی خەڵک بکەین بە ئەساس و بنچینە بۆ گۆڕانکاری. بەداخەوە جۆمالێ نەگیرا و ئێمە گەیشتینەوە قەناعەتی و دوای ئەوەی ئەم خۆپیشاندانانە کە ڕوویدا لە هەرێمی کوردستان و ڕقی جەماوەری کوردستان تەقیەوە، ئێمە گەیشتینەوە قەناعەتی ئەم حکومەتە میزداقەتی لە دەستداوە کۆتایی پێهاتووە. بۆیە ئێمە ئەم بابەتە دەمێکە جێباس و خواسەلامان لەلایەن ئەندامانمانەوە گفتوگۆمان لەسەر کردووە، بەڵام وەکو باسم کرد ئێمە هەستمان بە مەسئولیت کردووە. ئێستاش ئەم بڕیارەمان داوە لە بەرژەوەندی خەڵک دامانە بەدەنگی زۆری نەبڕیارەکە. بەڵێ بەدەنگی ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەم بڕیارە دراوە و ئێستا و حتا وەزیرە بەڕێزەکانمان و ئەو بەڕێوەبەرانەش بەڕێوەبەرگشتیانەشی مشارکن لە حکومەتە، ئەوانی ڕزامەندن بەم بڕیارە و بە خۆشبەختیەوە کۆمەڵی ئیسلامی یەک بڕیارە لەم مەسەلا. بۆیە الحەمدا ئەم بڕیارەمان داوە و ئەم بڕیارە ئێمە لە بەرژەوەندی خەڵکە بینین و ئومێد دەکەین ئەم بڕیارەی ئێمە بێتەمای بە خۆداچوونەوەی ئەم حکومەتە ئەلەم قۆناغا کە بەڕاستی ئیعلانی شکستی خۆی کرد و بەرەو ئیعلانی ئیفلاسبوونی خۆشیەچێ ئیعلانی ئەوە بکات کە بەڕاستی ئەم حکومەتە شکستی هێنا بە پەلە و بە زووترین کات هەڵبژانێکی نەزیف و پاک بکرێ بۆ ڕزگارکردنی ئەم دۆخەنا لەبارەی هەرێمی کوردستان. مامۆستا ئەنوەر، لە ئێستا بەدوا کۆمەڵی ئیسلامی ینی چۆن ئەچێتە پێشەوە، ینی ئەچێتە شانی جەماوەرەوە یان بەرنامەی یان کاری کۆمەڵی ئیسلامی لە دوای ئەوە چۆن ئەبێت؟ ئێمە هەموو کاتێک لەگەڵ داواکاریەکانی جەماوەری کوردستان بووین، لەگەڵ خۆپیشاندەران بووین، داوەڕەواکانیان بە شێوەیەکی هێمنانە و لەوە دژی تونند و تیژی بووین. بۆیە ئێستاش ئێمە تاکید دەکەینەوە و لەو بەیانە و پەیامی بەڕێز
جەنابی ئەمیرا دوێنە شۆکەبڵاوی کردەوە بە جەماوەری کوردستان تاکیدمان کردوەوە کە ئێمە ئەبێ داواکاریەکانی جەماوەری کوردستان بە هەند وەرگین و هەموو لایەنە سیاسیەکان لەم چوارچێوەیە جوڵەی خۆیان دەست پێ بکەنەوە بە تایبەتی ئەم حکوومەتە کە ئێستا ئەتوانین بڵێن زۆر بە لاوازی ماوەتەوە هەوڵ بات بەدەم ئەم داواکاریانەوە بچێت لەسەر و هەمووی شێوە پاراستنی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پاراستنی مافی دەربڕینی خۆپیشاندان و مانگرتن لە هەرێمی کوردستانە پارێزراو بێت بە هیچ جۆرێت تەقەکردن لە خۆپیشاندەران داخستنی کەناڵەکانی ڕاگەیاندن فشار بۆ بارەگا حیزبیەکان ئەمانەشتی ڕێگە پێنەدراون ئەبێ ئەم حکوومەتە پارێزەری گیان و مڵکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکان بێت لە بەشێک لە ڕاگەیاندنەکانی دەسەڵاتەوە ئەوە وتراوەکە ئەمانەی کە هەیە خۆپیشاندانە ئاژاوەکەی ڕەنگیان ئەمانە تا چەند ئەمە ینی خەڵک لەم قەیرانەیە ئەژیت ئەتوانی پێیان بڵێ ئاژاوە نەخێر ئێمە و داواکاریانە و ئەو خۆپیشاندانە بە ئاژاو گەڕی نازانین بەڵام لەوە ئەچێ شعور بە مەسئولیەتی هەندێک لە خۆپیشاندەران نەتیجەی تووڕەبوونیان گەیشتێتە ئاسێ کۆمەڵی هەڵە بکەن بۆیە بێ حکوومەت ڕەچاوی ئەمە بکە و ئەو داواکاریانە بە نظری اعتیبار وەرگێ خەڵک بێزارە خەڵک بێتاقەتە خەڵک موچەی نییە خەڵک ژیانی نییە بەڕاستی خەڵک نازانێت چاوەڕێ چی بکە لەم هەرێمە کارەبای نییە ئاوی نییە ژیانی نییە بۆیە بەڕاستیم حکوومەتش کە تا ئێستا بەم شێوەیە بووە هەنگاوەکانی هیچی دڵخۆشکرد نەبووە بۆ خەڵک گەیشتە و ئاستی کە خۆی بێتە سەر جادە داوای داواکاریەکانی خۆی کا خۆی فشار بخاتە سەر حکوومەتە بۆیە ئێمە داواکاریەکانی جەماوەر داواکاری حەقەزانی بە شەرتێک بە مەرجێک کە ڕێکوپێک کرێ و بە شێوەیەک بێ کە داواکاریەکان ئاراستەکراو بێ و دوورێ لە توندوتیژی و ژیانی خەڵک پارێزراو بێ و ئەمنیەتی ئەم هەرێمەی کوردستانی خۆمان پێویستە هەموو لایەکمان بیپارێزی ئێستاوە مامۆستا ئەنوەر وەزیرەکەی کۆمەڵیان بڵێن بەڕێوەبەرەکانی کۆمەڵ لە حکوومەتان نەماوە تەواو ناشنەوە سەرکارەکانی خۆیان بەڵێ ئێمە دوای ئەم بڕیارەی دامانە هەندێک ئوسولیاتی ئیداری خۆیانیان هەیە و بەڕێزانە تەواوی یەکەن لە دایرەکانی خۆیان وەلەو بەروارەوە کە ئێمە بڕیارەمان داوە ئەوان خۆیان بە بەرپرسیان نازانن بەرامبەر ئەو پۆستانی کە وەریان گرتووە لە حکوومەتی هەرێم و کۆمەڵی ئیسلامیش بە هەماشیەوە زۆر سپاس مامۆستاگیان زۆر سپاس بەڵێ و مامۆستا ئەنوەر ئاماژەی پێکرد لە ئێستا بەدواوە کۆمەڵی ئیسلامی هیچ پۆستێکی حکومی و بڵێن نەماوە لە نێو حکوومەتە و لە ئێستا بەدواوە لە شانی جەماوەرایە و پشگیری هەموو داواکاریەکانی خەڵک وە جەماوەرەکات بە شێوەیەکی مەدەنیانە بڕێوە بچێت. بەڵە سۆ سپاس